بەڕێز عەزیز سەعید ڕایشکاری قووا تاڵەبانی لە نێو ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. کاکازی زۆر بەخێربی. لە نێو راپۆرتەکەدا قسەت بۆ هاوکارم ئەمیر محەممەد کردبوو، بەڵام پێمان باش بوو وردەکاری زیاتر وەرگین بۆیە خۆشحاڵین کە لە نێو ستۆدیۆ لەگەڵمانی. بەو پرسیارە دەست پێکەم چی وترا ئەمڕۆ کۆبوونەوەکان زیاتر لە 2 ساعتی خایاندووە، چۆن بناغەیەکتان دانا بۆی ئەم کارە هاو بەشە دەست پێ بکەن؟ هەڵبەتە خۆی دروستبوونی ئەم پەیوەندیە گەڕێتەوە بۆ ساڵی 2024 کاتێ جەنابی کاقوبات جگری سەرۆک وەزیران سەردانی ئیتالیای کرد. هەڵبەت لەو سەردانەیە زۆر پەیوەندیکی قوڵی دروست کرد لەگەڵ ئیتالیا و دووەم وەکو ساڵی پاریش خۆشتان زانن کە لێرە ئەو کۆنفرانسە گەورەی ئیتالیا کرا کە ئەمانە هەموو بوون بەوەی کە بنیاتی ئەو پەیوەندیە بنێن و هەنگاوی گەورەتر بنێن. خۆدانزان وڵاتیکی ئیتالیا وڵاتێکە لە بواری کشت و کاڵا زۆر پێشکەوتووە، هەر لە ڕووی ینی بەرهەمەوە و هەم لە ڕووی ئامێر و ئەدواتەوە سەرڕای ئەوەش بۆ تەواوی کارگە و پرۆژی پیشەسازی و پرۆژەکانی کشت و کاڵی ئەو توانای دابینکردنی ئامێریان هەیە لە جۆری ئەو جۆرە پێویستیانەی کە بۆ ئێمە ئەمانەوێ بۆ پرۆژەکان. هەڵبەتە کۆمەڵێک لەوانەی کە ئەوان مەبەستیان بوو ئێمە لە هەموو بوارەکانە بواری پیشەسازیە خۆتان زانن سلێمانی شارێکی گرنگە لە ڕووی پیشەسازیەوە و لە ڕووی خاوەن کۆمەڵێ سەرمایەداری گەورە و گرنگە و ئەم تیماتیمێکی هەم شارەزاوە تیمێکی هەم خاوەن بڕیار بوون بۆ ئەوەی بتوانن هەم لە نزیکەوە لەگەڵ وەبەرهێنەر و دەوڵەمەندەکانی خاوەنکارەکانی سلێمانی یەک ببینین و ڕای ئەوان بزانن و بزانن ئەوان چۆن کارەکەن و ئەیانەوێ چی بکەن و چۆن تەعامل لەگەڵ ئیتالیاکەن. لەبارەی ئەم چۆن مامەڵەکردن و چیان ئەوێ چی خرایە سەر مێزی گفتوگۆ؟ بەڵێ دیارە ئەوەی کە خرایە سەر بێزی گفتوگۆ ئەوە بوو ئەوان باسییان لەوە کرد ئێمە ئەتوانین لە پرۆژی کشت و کاڵیە هاوکارتان بین و ئەتوانین لە هاوردەکردنی ئەو کەرستانەیە هاوکارتان بین و ئەتوانین هەموو ئەو ئامێر و پێداویستیانەی کە بۆ پرۆژەکانتان هەتانە بۆتان دابینکەین و دیارە ئەوان کەسەکانی ئێمەش خەڵکی شارەزا و بەتوانان خەڵکێکن کە ئیشیان کردووە و بازرگانن چکەم ئەو تیمە تیمێکی هەم دیبلۆماسی بوو هەم تیمێکی ڕاستی بازرگانی بوو کە هاتبوون لەگەڵیانە بۆی بتوانن ئەو پەیوەندیە دروستکەن بە پێی ئەوان وەکو جاری یەکەم با زیاتر ئەو قسەیە بکەین. ئەوان یەکەم کەسەکانیان مەبەست بوو بیان ناسن و بزانن لێرە خەڵکێک هەیە کە چۆن ئیشەکە و ئیش لە چی بوارێکەکە بۆ نمونە ئێمە ڕاگۆڕینەوەیکی تیا بوو و یەکتر ناسینێک بوو بۆ ئەو بابەتە و هەم ئەوان بۆی بیر و بۆچونەکانی خۆیان خستە ڕوو و ئەو جۆرە تەکنۆلۆژیانە کە ئێستا هەیەە ئەوانیان خستە ڕوو هەم ئەوانیاندا ئەتوانن چۆن هاوکاری هەرێمی کوردستان بن و هەرێمی کوردستانیش بەتایبەت لە پارێزگای سلێمانی بازرگانان چۆن بڵێ ڕای خۆیان خستە ڕوو چۆن کار بکەن لەگەڵ ئەوان زۆر مەبەستیان زۆر ینی تۆ بینی ینی هەموو هەنگاوێکە هەنگاوی یەکەم وەکو باسمان کرد کە جاری یەکەم کاکوبات سەردانی ئیتالیای کرد بۆ ئەو مەبەستە دووەم جار ئەوان لە کۆنفرانسیەکە سێم جار ئێستا لە هاتنە نزیکترەوە و هەنگاوەکانی داهاتوو بۆ کاتێکە بینیە لێرە سلێمانی و کوردستان بەڕاستی شێوازێکی جیایە لە هەموو عێراق. ئێمە ناڵین ئەوان ڕاستە لە عێراقیانەوە تەعامل لەگەڵ عێراقا بکەن و لەگەڵ هەرێمی کوردستانە و لە ناویشە هاتون شاری سلێمانی شارێکی سلێمانی شارێکی زیندووە شارێکە توانای ئەوەی تایە کە بتوانێت ڕایان چی بوو لەسەر سلێمانی زۆر بەلایەنەوە گرنگ بوو هەم لەسەر ئەو خەڵکە خەڵکێک بوون شارەزا و قسەیان لەسەر بابەتەکان کە کرد لەگەڵیانە بە شارەزای و قسەیان لەگەڵاکردن هەم لەسەر بەش وەکو شاری سلێمانی شارێکە بەلایەنەوە هەم زیندووە هەم جوانە و هەم پێشکەوتووە و خەڵک تەسەوری ناکە و هەم لە ڕووی ئەمن و ئاسایشە خۆتان نزان ئێمە گرنگترین شت ئەمڕۆ
بۆ ئەو کەسانی کە ڕوەکەنە هەر وڵاتێک ئەو باسەیە کە باسی ئەمن و ئاساییشە کە هەیە دیارە ئێمە پێشتریش تیمێکی سعودی هاتن کە ئەوانیش بەلایەنەوە زۆر لەوە گرنگتر بوو و بە ئێمەیان وتیان وڵی کاتێک یەکەم جار دابەزین و هاتی ناو شاری سلێمانی و هەستمان کرد ئێمە لە شوێنی کاین لە عێراق ناچێ ئەمە گرنگە خەڵک ئەمە دوو ئەم تیمانە کە ئەچن سەردانی ناوشار و بازاڕەکەن ببینن کە خەڵک بە جۆرێکی تر لێرە ئەژی وە خەڵکی ئێستا ئەوێ بەڕاستی ژیانێکی طبیعی ئەژی و خەڵکی لە ئەمن و ئاسایشە و لەگەڵەوەشە پێشکەوتنێک هەیە لە ژیانی با بڵێن بنیاتنانەوەی وڵات ئەمە گرنگە زۆر باشە لێکێک لەو شتانە کە باڵێزی ئیتاڵیا باسی لێەوە کرد دەڵێ ئەمانەوێ ئەم پەرەپێدانی ئەم پەیوەندیە لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق هەنگاویەکەمان لە سلێمانیەوە دەست پێ بکەین ئەمە بۆ سلێمانی چ سوودێکی زۆر گرنگە یعنی تۆ هەر پێگەیەک کاتێک ئەو وڵاتانە تۆ بینی ئەم وڵاتانە پێگەیەکی تایبەتیان هەیە ئێستا تۆ ئیتالیا گەر وەرگری وەکو وڵاتێکی ئەوروپی پێگەیەکی تایبەتی خۆی هەیە کە کاتێک ئەم وڵاتە بە یەتە ناو دیارە ئەمەش بۆ دووەلی کەندا و هەر هەمان شتە کاتێیەنە ئەم شوێنەوە پێی خۆیان لەو شوێنە دائنێن و لەو شوێنە ئەبن بە خاوەن بیزنسێک لەگەڵ یا جۆن ڤێچەر لەگەڵ ئەو بیزنسمانانی ئێمە ئەمە بۆ خۆی دەرگایەکە کاتەوە بۆ زۆر شتی تر بۆ زۆر پەیوەندی گەورەی تر کە ئەمانە هەموو ئەبنە هۆی زیاتر استقرار و ئاسایش و بنیاتنانەوەی وڵاتە زۆر باشە هیچ کاتێک دانرا بۆ هەر جۆرە لێک تێگەیشتنی ئیمزا بکرێت لە نێوان هەردوو لا یاخود کۆبوونەوەی دواتر چ کاتێکە بێ هیچ ڕێککەوتن لەسەر هیچ دەرەنجامێک بۆ ئەو بابەتە هەڵبەتە ئێمە دایمە نەگەڕینەوە بۆ سەروی خۆمان ئەوان چۆن کۆبنەوەکان ڕێکەخەن بۆ ئێمە و چۆن علااقاتەکان دیارە ئەوانیش خۆ کاتوشتیان ئینە بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئەو گۆڕینەوەی بزنس کارتانە بوو کە لە نێوانە کە ئەمانە بۆ خۆی پەیوەندیکردنە پاشان بەیەکەوە هەر زۆرێک لەو چەند کەسێک زیاتر لە 4 بۆ 5 لەو بەڕێزانە کاری هەبوو لەگەڵیانە پێشتر بەڵام ئەو کارە بوو کارێکی لاوەچی بووە بەڵام ئێستا ئیتر ئەبێ بە کارێکی سەرەکی ئەمە گرنگە بۆ ئەو پەیوەندیانە دوو ئیتر زۆرێک لەو بەڕێزانە و بڕیاری یاوە ئەوەی کە قسە لەسەری کرا زۆر گرنگ بوو ئەگەر نرخەکان بەو شێوەیە نەبێ کە گران بێ بۆ ئێوێ لێرە بکەوێ هەموو کەس پێی باشەشتی ئیتالی چکم ئیتالیا لە بواری ئامێرە بەڕاستی ئامێرەکانی پێشکەوتووە لەوانەیە تۆزێ نرخەکانی ئەگەر زۆربەی ئەو بابەتانی ئێستا ببینی بە تایبەتی لە شۆرفاجی کارەبایی و لە جۆرێک لە مەکاینانەی کە بۆ کارگەکان یعنی ئەمانە لە ئیتالیا شتی زۆر باش و دەگمەنن بەڵام تۆزێ نرخەکانیان بەرزە بۆیە خەڵک زۆرتر ئەوە بەرهێنەرە بە ڕێزانەی کە لەوێ بوون ئەو داوای ئەویان کرد کە سعرەکانی وا بێ گونجاو بێ لەگەڵ منافسەی بازار بکە و منافسەی ئەو دەوڵەتانی تر بکە کە ئامێریان پێفرۆش. کاک عەزیز لە بابەتی دانیشتن لەگەڵ هەر وڵاتێکە ئێوە وەکو پارێزگای سلێمانی ئەو داتایانی لە بواری وەبەرهێنان و لە ڕووی پیشەسازیەوە لە هەر ڕوویەکی ترەوە لە سلێمانی لە بەردەستانە دەیخەنە بەردەستیان بەرامبەر چۆن ئەم داتایانە دەبینێ ئایا سلێمانی چۆن سەیرەکە؟ من زۆر لانی لە زۆر دانیشتەکان هەڵبەت من پێشتریش بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان بووم دروست کاتێ ئەم تیمانەیەن و تۆ ئەو داتایان هەیەتی ئەو لە پێشاوا تەسەوری نەکردووە کە تۆ هاتووە بۆ شارێکە ئەمانی تیا کراوە و شارێکە کە زۆر بەرە و ڕووی پێشکەوتنانەیەت و لە ڕووی ینی ئەم ڕۆی ئەبینی ئەنی هەموو خەڵک پێشکەوتووە لە ڕووی AI لە ڕووی تی لە ڕووی تەکنۆلۆژیا لە ڕووی جۆری بیناوە هەر جۆرە و کارگە گەورەکان کە بۆ هەموو بابەتەکانی ژیان پێویستن ینی هەموو هەوڵێک هەیە لە ناو خەڵکی ئێمە و لە ناو سەرمایه‌دارەکان بۆ خەڵکە بەتوانەکانمان ئەمانەوە کاتی ئەوان یەنە لە نزیکەوە خەڵکە بینن خەڵکەکە بینن کە ئەو ڕۆحیتایە ئەو توانایەتایە ئەو داتایانە کە لە بەردەستیانە بە حەقت لە تۆ جارێک شتێکە بینی لەوانەیە ئەو وا تێبگا هەر قسەیە و داتایە بەڵام کێت
بە ئەیبینێ بە تەطبیقی لەسەر ئەرزی واقع ئەمە بابەتەکە زۆر نزیکەکاتەوە لە تێگەشتن لە یەکتری و لە ڕوو وەکوخواان ئەڵێن ڕێڵ ینی حەقیقی بابەتەکان زۆر باشە. پەیوەست بە وڵاتەکانی دیکە ئێستا ئەتوانین بڵین پارێزگای سلێمانی لە ڕووی پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە لە ڕووی بەرهێنانەوە چۆنە لە چاستێک؟ من ئێستا ئاڵێم سلێمانی زۆر لە ئاستێکی باشی باشایە و هیمەتش بە سۆری ئەگەڕێتەوە بۆ جەنابی کاقوبات بەڕاستی ڕێگاییەوە کە پەیوەندی زۆر باشە بێ بۆ هەرێمی کوردستان و کاریشی لەسەر ئەکا و خۆشی کەسێکی لەو بوارەیە کە گونراوە لە علااقاتە زۆر بەتوانایە بۆیە هەوڵەکانی ئەوەیە کە ئەم پەیوەندانەوا لێ بکە کە خەڵکەکە ئەم پەیوەندانە تەسلیمی خەڵکەکەیتر خەڵکی ئێمە خۆی داخلی ئەو پەیوەندیانە بێت ئەمە زۆر گرنگە ئەم ساڵ بۆ ساڵی 2026 ئیڤنت و چالاکی و کۆڕبند و ڕووداوی گەورەی ئابووری لە سلێمانی دەبێت هاوشێوی ساڵی ڕابردوو؟ وڵا بەتەئکید ئەبێت و تیمی کەشیشەڵا لە سەردانەکەن و ئەوانە دیارە ئەوان بەشی پەیوەندی نووسنگی کاقوبات لە زۆر لە هەوڵمان بەوەی بتوانن و لەگەڵ جەنابێ بتوانن خەڵکی تریش داخڵ بێت و شوێنی ترش و وڵاتانی تریش کە پێشکەوتون لە هەموو سێکتەرەکانی ژیان هەموو سێکتەرەکانی وەبەرهێنان و بازرگانی بتوانن پەیوەندی زیاتر لەگەڵ ئەوان شاب بکەن و ئەوانش بتوانن لێرە هەم ئەم جۆرە کۆڕ و ئیڤێنتانە بکرێت لێرە کە دوو سێ ڕووی گەورەی هەیە هەم هاتنی ئەو خەڵکانە لێرە بۆ ئێمە سلماندنی هەموو حقیقەتەکانی ناوچەکەیە و سلێمانیە و کوردستانە و هەم پەیوەندیەکیش دروستە بێ لانی کەم تۆ ئەگەر لە 150 پەیوەندی بەدەستبێنی زۆر گەورەیە بۆ ئەو شوێنە بۆ کوردستان. بەڕێز کاک عەزیز سەعید زۆر سوپاس ماندوومان کردی. بۆ جەنابیشتان زۆر سوپاس.